سڵاو بینێرانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم جارێکی دیکە لە بەرنامەی ڕۆماڵی هەفتە دێمە وڵاتان بۆ تاوتێکردنی بابەتە گەرم و گرنگەکان. هەفتەی ڕابردوو ئەنجومەنی نوێرانی عێراق کۆ بوو و بە تێکڕای دەنگ پڕۆژە یاسای بودجەی پەسەند کرد. لە هەمووی گرنگتر جێگیرکردنی پشتی هەرێم بوو لە موچەی فەرمانبەران و هێزەکانی پێشمەرگە. ئایا جێگیرکردنی شایستەدارەکانی هەرێم وەکو موچەی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ بە مانای ناردنی بەشە بودجەی هەرێم دەلێران بەغداوە لە کاتێکدا لە ساڵانی ڕابردووش ئەم بڕە دیاری کرابوو. من هەم ئەمانە دەکەمە تەورێک بۆ گفتوگۆکردن لەگەڵ میوانەکەم بەڕێز دکتۆر ئەشواق ئەندامی خولی پێشووی پەرلەمانی عێراق. دکتۆرە بەخێر بێیت. سەرەتا دەمەوێت بۆچون بزانم لەسەر کۆی پڕۆژە یاسای بودجەی 2019 عێراق ئەو خاڵە ئەرێنیانە چین کە سەبارەت بە پشتی هەرێم لەم پڕۆژە یاسایەدا بۆ ئەم ساڵ جێگیر کراوە. زۆر سپاس بۆ جەنابەت، سڵاو لە بینەرانی خۆشەویست. بە حەقەت ئەم بودجێ دەتوانین بڵێن چەند خاڵێکی ئیجابی تایە، بەڵام چەند خاڵێکی سلبیشی تایە و بە شێوەیەکی گشتی ئێمە بەش بە حاڵی خۆم پیرۆزبایی لە خەڵکی کوردستان نەکو چونکە ئەم بودجێ پەسەند کرا بەو شێوەیە، بەڵکو پیرۆزباییان لێ دەکەم کە کورد دوای 4 ساڵ لە خولی سێهەم لە پرش بڵاوی و لە نەبوونی یەکریزی و لە نەبوونی یەک دەنگی کەوەی کرد کە مافی کورد بەدەست نەهێنرێت، ئەم جارە لەم خولەی چوارەم توانرا خۆشبەختانە وەکو هەنگاوی سەرەتایی بۆ ئەم فراکسیۆنانە کە یەک دەنگ بن و یەکریز بن و بۆیە توانیان ئەو بودجێ پەسەند بکەن. لەوە هەمووی خاڵێک یعنی لە هەمووی ئەو خاڵانە مهمترە ئەم هەنگاوی جەنابی سەرۆک کە چوو بۆ بەغدا بینیمان هەندێک لایەن دەیانوت جەنابی کاک مەسعود چووە بۆ بەغدا بۆ پۆست، بەڵام پەسەندکردنی بودجە بەو شێوەیە ئیسباتی کرد بۆ ئەم لایەنانە کە پرۆپەگەندەیان دەکرد بۆ ئەم جۆرە قسانە کە جەنابی سەرۆک کە چوو بۆ بەغدا لۆبیەکی سیاسی و لۆبیەکی دوبلماسیەکی زۆر بەهێزی دروست کرد، زەمینە سازیەکی ئامادە کرد بۆ نێنەرانی کورد بۆ ئەوی بتوانین ئەم نەسانە جێگر بکەن لەم بودجەیە و دواترش بەو لۆبەیە سیاسیەکە دروستی کرد و دوبلماسیەکە دروستی کرد پەسەند بکرێت لە ناو هۆڵی پەرلەمان. باشە ئەمە بەڕاستی خودی خۆی خاڵێکی ئیجابی پێش ئەوەی کە بێن باسی خاڵەکان. بەنسبەتی ئەو خاڵانە ئیجابیانە کە جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو ئەوەیە کە ئێمە بەداخەوە لە خولی سێهەم بەندێکدا ئەنرا کە هێزی پێشمەرگە بەشێک لە هێزی زەمینی عێراقی و هەمومانیش دەزانین و بەش بە حاڵی خۆم من بە حیسابات و حیسابمان دەکرد هێزی زەمینی عێراقی بە هەموو ژمارەکانی 150,000 کەسە ئەوان ئەگەر پابندی 7% دەبوون ئەو کاتە 25,000 هێزی پێشمەرگە حساب دەکرا لە کاتێک ئێمە وەکو کورد پێشنیاری ئەومان دەکرد 100,000 و بە وتەی یەکێک لە سەرکردەکانی حەشدی شابی کە خودی خۆی دەیوت ئەگەر بە پێی ئەو سنوورەکە پێشمەرگە بەرگری لێ دەکات دەبێت بەلانی کەم 100,000، بەڵام ئەوان دەیانوت بەشێک لە هێزی زەمینی عێراقی. ئەمەش طبعاً کارەساتە بۆ چونکە تۆ وەکو ئاماژەم پێکرد ئەگەر حساوی دەکەیت 7% هێزی زەمینی عێراقی کە 150,000 دەکات نزیکەی 25,000 لە کاتێکە حەشدی شعبی لە هەمان ئەو بودجەیە کە چەند مانگێک ئەو کاتە دروست بوو 149,000 یان بۆ حساب کرابوو. ئەمەش خاڵێکی سەلبی بوو لە خولی سێهەم. لەم بودجەیە باشە عزل کراوە کەواتە ئاماژەیان بە خاڵێکیان کردووە، ئەمەش ئیجابیە من حساوی دەکەم ئەوەیە کە دەڵێت هێزی پێشمەرگە موچەی هێزی پێشمەرگە بەشێک طبعاً لە جەیشی عێراقی، یعنی ئەمە لە هێزی زەمینی بە مانای چوونی هێزەکانی پێشمەرگەیە لە ڕووی ڕاژەوە بۆ سەر حکوومەتی عێراق و وەزارەتی بەرگری یاخود وەکو موچە ئەمە نەخێر وەکو موچە پێشتر وەکو ئاماژەم پێکرد دەڵێت تخصص جزء من مستحقات القوات البرية يعني هێزی زەمینی. ئەو کات ئەوان چیان دەیانوت ئێوە نە هێزی ئاسمانیتان هەیە نە هێزی بەحریتان هەیە بۆیە دەبێت ئێوە بەشێک لە هێزی زەمینی. لە کاتێکە تۆ ئەگەر بەو شێوەی حسابی دەکەیت خۆی ئێمە گوناحی ئێمەتیانە کە هێزی زەمینی عێراقی 150,000 بەڵام بەداخەوە بە شێوەیەکی سیاسی بۆ ئەوەی کە ژمارەی پێشمەرگە کەم هەژمار بکرێت بەو شێوەیەندانا لە کاتێککە تۆ دەبێت وا حسابی دەکەیت کە بەشێک لە منزومەی ئەمنی عێراقی کەواتە بەشێک لە جەیشی عێراقی ئەو کاتە نزیکەی تقریباً زیاتر لە 75,000 هەرچەندش ناگاتە عدەدی فعلی هێزی پێشمەرگە بەڵام نزیکەی 75,000 نەکو 25,000. بەڵام خاڵی سەلبی لەسەر ئەو بەندە چییە؟ ئێمە لە خولی دووهەم یعنی لە 2010 تا 2014 دەمانوت موچە و تەسلیح
وتجهيز كواتا تشكو بيداوستكاني بيشمرقة لنا ونصك دمان أنا وبسندش ما دكرد بلام أوين ليرة نا أما جيبا تشكي داوا نا أما جيبا بيداوستكان تنانتش خالكش هي كدليت يعني بردوام دبين لا قرض كردن بو كريني تشك بو وزارتي برقري بو وزارتي ناوخۆ بۆ حەشدی شعبی بۆ جیهازی مکافحەی ئرهاب ئاماژەی نەکردۆ بە هێزی پێشمەرگە کە تۆ ئاماژەت نەکرد بە هێزی پێشمەرگە ئەو کاتە زەمانەت چیە تۆ ڕاستە بودجەیەکدا ئەنرێت بۆ وەزارتی بەرگری بۆ کڕینی چەک بەڵام کێ دەڵێت بەشی هەرێمی کوردستانیش دەدرێت بۆ هێزی پێشمەرگە بۆیە من دەمویست ئەو خاڵە ڕوونکەمەوە تەنیشتی بودجە یعنی عەفەن تەنیشتی موچەی پێشمەرگە دەبوایە تسليح وتجهيز كواتا بيداوستكان وتشك هر كاتك اوت بسند كرد دبيت مال لسر حكومه العراقي اكد واي صالتر هر دبيت بيدات كواتا اوي كي صاحب بي بروجا ساكا ناردني موچيزغاني بيجمرغا وفرامبراني ريما يعني اما دقيق يا سايتدا كحكومه العراقي ناتشابكات فعلا دبي اموچي بديركو خوي طبعا با اما باسي بوجه دو خالتيايا باشا زور جرينجا شان بشاني يكتري بيت تو پەسەندکردنی بوجە زۆر مهمە دەبێتە ماڵ لەسەر حکومەتی عێراقی ئەمە چونکە پەرلەمانی دەوڵەتی عێراقی پەسەندی کردووە ئەگەر جێبەجێش نەکرا لە داهاتوو لە حاڵەتێک ئەگەر وەزعێکی ئاسایی چونکە ئێمە ئێستا ئەم لەحظەیە دوای زیاتر لە 15 ساڵ لە مەرحەلەی ئینتیقالی یاسا و دەستور جێبەجێ ناکرێت لەسەر ئەرزی واقع هەر کاتێک تۆ گەیشتیتە حاڵەتێکی ئاسایی یاسا و دەستور کە باڵاترین مەرجەعێکی یاسایی لە وڵاتە جێبەجێ کرا لەسەر ئەرزی واقع ئەمە دەبێت قەرەبوو بکرێتەوە حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ جێبەجێکردنی بەداخەوە ئێمە نەیاسا وەکو خۆی جێبەجێ دەکرێت نە دەستور بۆیە من دەڵێم پەسەندکردنی بوجە زۆر گرنگە بۆ ئەو خاڵەکە باسم کرد وە جێبەجێکردنی زۆر گرنگە من ئاماژە بە خاڵی ئیجابیەکەی ترم نەکرد کە جیاوازە لەگەڵ ساڵانی ڕابردوو دەڵێت حکومەتی ئیتیحادی مولزەمە بە پێدانی موچەی پێشمەرگە و فەرمانبەرەکان ڕوونە ئۆکەی حکومەتی هەرێم دەبێت 250,000 برمیل ناوتەی هەناردەی دەرەوە بکات لە خلالی شەریکەی سۆما حکومەتی هەرێمش ئەو کێشەشی نییە یعنی جێبەجێ دەکات بەڵام جەنابەت دەڵێ زەمانەت چییە کە بوجە پەسەند کرا هێزە سیاسیەکانی عێراقی حملەیەکی ئیعلامی سیاسی دژ بە پەسەندکردنی ئەم بوجەیە دەڵێن خيري بو نصرابو طبعا يعني ثوب البصرة نزع وأعطي لكردستان يعني على أساس بوشوية نوي أراسي شقامي عراقي كأنه ما في هولاتياني عراقي لوسط الجنوب ورقيرة ودرابة هنيم كردستان لكاتك أو شتوانية بلا مزايدة سياسية آية أو لوبية سياسية ودبلوماسية كدروسكرا برستر لو مزايده باشا يعني دكتوره باب رسالك منطقي يعني اما برنامج كومولي برلمانتاري يعني دجي ام بروجا سايكا بتايبتي بدياي كويلا بشتي بوجه هرم يعني نارازين يعني وادكات بونمونا ام بروجي كوكو ياسا تشسبي بوشيتو ياخذ ما ترسي دروسك على سر بشي هرم من بو اسم تواوي كان بو يرون ببيتو بو هولاتيان شو ئەڵێت لە حاڵەتێک ئەگەر 250,000 کەش هەناردەنەکرا حکومەتی اتحادی مولزەمە بە پێدانی موچەی پێشمەرگە و فەرمانبەر ئایا چی زەمانەتێک هەیە کە حکومەتی اتحادی ئەو خاڵە جێبەجێ بکات لەسەر ئەرزی واقع چونکە لەبیرت نەچێت وتم دوو خاڵە پەسەندکردن و جێبەجێکردن زۆر گرنگە پەسەندکردن بەبێ جێبەجێکردن کێشەیە تۆ ئەتەوەی جێبەجێ بکەیت یعنی یاسای پەسەندکراوت نەبێت هەر ناتوانانی کەواتە هەردووکی بەیەکەوە دەبێت بیکەیت یەن زەمانەتێک هیچ لە پرۆسەی سیاسی عێراقی نەکو بە سیاسی عێراقی هیچ لە پرۆسەیەکی دنیا زەمانەت نییە لە عیلاقاتی سیاسی بەڵام دووبارە دەڵێمەوە کە تۆ یاسایەک پەرلەمانی دەوڵەتێک پەسەندی دەکات دەبێت بە ماڵ لەسەر ئەم حکومەتەی اتحادی ئەگەر ئیستەش جێبەجێ نەکرێت دەبێت لە داهاتوو قڕەبەر بۆ چاڕۆنی بەڕێز دکتۆر ینی بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق فازڵ نەبی دەڵێ ئەوەی کە پەسەند کراوە لە بەشە بودجێ ئەم ساڵ کە بابەتی موچەی هێزەکانی پێشمەرگە و فەرمانبەرانە ئەڵێ هیچ ئەمان و زەمانێکی تێدا نییە کە ئەم موچەیە بنێرێت ینی ئەمە تەنها خۆشخەیاڵیەکە کە ئێمە دوای کەوتوین یاخۆت ئێوە لە خولی پێشووترە ینی ئەو ڕێکە ئەو ڕێگریانە چی بوون کە سەبارەت بە ناردنی بەشە بودجێ هەرێم ینی دروست کراوە لەلایەن حکومەتی عێراقەوە دووبارە دەڵێمەوە باشە پەسەندکردن بەبێ جێبەجێکردن زەمانەت نییە
ئەتەوەی جێبەجێ بکەیت ئەگەر بەرگەیەکی یاسایی پەسەندکراوت نەبێت ناتوانانی جێبەجێ بکەیت کەواتە وەکو ئاماژەم پێکرد لە پرۆسی سیاسی لە هەموو جیهان هیچ زەمانەت نییە و بە تایبەتی لە پرۆسی سیاسی عێراقی بەڵام تۆ ئەمڕۆ وەکو ئاماژەم پێکرد لۆبەیەکی سیاسی بۆی دروست کراوە لۆبەیەکی دیپلۆماسیشی بۆ دروست کراوە بۆ ئەوەی کە ئەم بودجێ جێبەجێ بکرێت بەڵام لە بیرمان نەچێت هێزی سیاسی عێراقی خاوەنی بڕیاری خۆیان نییە ئەمە من لە هەموو چاوپێکەوتنێک دووبارەی دەکەمەوە ئەگەر تەسیراتی ئیقلیمی لەسەر چونکە بەڕاستی رێزم هەیە ینی سیاسی عێراقی خاوەنی بڕیاری خۆیان نییە بڕیارەکان لە دەرەوەی سنوورەکانیان بۆ دێت زۆربەی بۆیە ئەیبینی هەر کوتلەیەک تەسیرێکی هەیە ئەگەر دەرچوین نەموزادەی سیاسی ئەمە مافە دەستوری عێراقی ئەو مافەی داوە بە هێزی پێشمەرگە ئەو مافەی داوە بە فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان ئەمە مافە ئەو مافە لە فەسڵی دووهەمی دەستوری عێراقی هاتووە دەڵێت هەموو هاوڵاتی عێراقی هەمان مافی هەیە و هەمان ئەرکی لەسەر بەڵام بەداخەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن بەڵام مافەکانی وەرناگرن بۆیە دووبارە دەڵێمەوە ئەگەر عێراق لەم قۆناغا کە قۆناغێکی مەترسیدارە خۆی دوور خست لە مزایدەی سیاسی و کاری بە دەستوری کرد ئەو کاتە زەمانەتی جێبەجێکردنی ئەو بەرگانە دەبێت باشە عێراق ینی لە بەرژەوەندیەتی پابەندی ئەم دەقە دەستوریانە بێگو خۆی جێبەجێکە یا خۆت ینی جێبەجێ نەکە لە کامیان لە بەرژەوەندی عێراق لە ئێستادا ینی ئێمە ئەگەر دەتەوێت بڵێ بە شێوەیەکی تر من ئەمەوەی وەڵامی جەنابش بدەم خۆی لە بەرژەوەندی خۆی ئەگەر مافی ملەتەکەی خۆیدا چکە بتەوێنێتەوەی تا ئەم لەحظەیە فەرمانبەری هەرێمی کوردستانە فەرمانبەری دەوڵەتی عێراقیە تا ئەم لەحظەیە هێشتان گیان نەبووەتەوە بۆی بڵێت وەڵڵا ئەمە فەرمانبەری من نییە دەوڵەتی عێراقی بریتیە لە حکومەتی ئەتیحادیە و حکومەتی هەرێمی کوردستانە و پارێزگاکانە تا ئەم لەحظەیە خۆی بەداخەوە یعنی فەرمانبەری خۆی بێبش کردو لە مافەکەی کەواتە پێشەلکاری بەڵام خاڵێکی زۆر گرنگ دەبێت هەموو هاوڵاتیانی کوردستان بیزانێت لە دوای 2003 تەنها دەموچاوەکان گۆڕاوە لە سیاستمەدارانی عێراق بە هەمان عەقڵ و بە هەمان سیستم حکومەتی پێش 2003 حکم دەکەن دایانەوەیە هەموو دەسەڵاتەکان بەدەستیانە ڕاست لە دەستور ئاعترافی کردووە بە مافەکانی ملەتی کورد بەڵام بەداخەوە ئەم عەقڵیەتە هێشتان ئاعتراف ناکات بە مافی ملەتی کورد و ئەمە مافێتی کە تۆ چۆن هاوڵاتێکی لە ناوەڕاستە خۆڕە عێراق دەبێت هاوڵاتێکی کوردستان هەمان مافی هەبێت بەڵام ڕەنگە حکومەتی عێراقی قسەیەوە بێ کە بۆ نمونە ئەو مەرجانەی کە حکومەتی عێراق بۆ جێبەجێکردنی ئەم پشکە داینەوە لە بودجێ 2019 پەیوەندی مەناردنی ئەو بەشە نەوتەوە بێکە وەک ڕێژە دیاری کراوە یعنی ئەمەش بۆ خۆی ناکاتم وەڕیدێک بۆی کە حکومەتی عێراق بەڵێ کاتێک کە ئەم بودجێ نەنێرێت ئەو حکومەتی هەرێمی کوردستانە پابەند نییە بە مەرجەکانی بەغدا بۆ ڕەوانەکردنی 250,000 بە میلی ڕۆژانی نەوت کاک ئەرسلان ئێمە وەکو حکومەتی هەرێمی کوردستان دەڵێن حتى ئەو کاتەکە ئەوان بە بیان و جۆرە و جۆر بە شێوەیەکی شەفەهی بودجێ هەرێمی کوردستانیان بڕی قوتی ئەو خەڵکەیان بڕی ئێمە وتمان ئەو کاتەکە ئێمە توانای هەناردەکردن 400,000 برمیلمان نەبوو وتمان وەرە لژنەیەک لە وەزارەتی نەوتی عێراقی کەواتە لە خۆیان لە حکومەتی ئیتیحادی وەرە هەرێمی کوردستان بزانە قدرەی ئێمە چەندێک ئەتوانین هەناردە بکەین و جێگیری بکەن لە ناو ڕەشنووسی بودجە بەڵام ئەوان چونکە بڕیاری پێشوەختیان وەرگردوو کاریان نەکرد و بودجەکەیان بڕی بێش ئەوەی گفتوگۆ بکرێت ئێستا حکومەتی هەرێم کێشەی لە مەسەلەی هەناردەکردنی ئەو بڕی نەوتە لە ڕێگەی سۆمۆ یعنی حکومەتی هەرێمی کوردستان بەرژەوەندی خەڵکی کوردستان پێش هەموو شتێکی داناوە بۆیە فەقەرێک هەیە و دانراوە دەڵێت و هەموو ساڵێک ئێمە داینین بەڵام حکومەتی عێراقی نایکات دەڵێن دیوانی چاودێری دارایی عێراق لەگەڵ دیوانی چاودێری دارایی حکومەتی هەرێمی دابنیشن تەصفیەی حسابات بکەن چەندێک حکومەتی عێراق قەرزداری حکومەتی هەرێمی کوردستان لە مەسەلەی بڕینی بودجەی ئەو خەڵکەیە لە مەسەلەی نەناردنی موچەی هێزی پێشمەرگەیە لە نەناردنی قوتی جوتیاری هەرێمی کوردستانە لە نەناردنی قەرەبووکردنی ئەو زیندانە سیاسیانە و ئەو شەهیدانە بە دانێن و ئێمەش وەکو حکومەتی هەرێمی کوردستان لە کاتی بڕینی ئەو بودجێ لەلانی بەغدا چەند نەوتمان فرۆشتووە دانین و تەصفیەی بکەین هەر کەسێک پارەی هەیە لە لەلەکەی تر بیدات یعنی ئێمە لە ڕیمان نییە بەڵام بەغدا نایکات بەڵام تەسەور ناکە ینی ئەم ڕوئیا سیاسیە بۆ مەسەلەی پشتی هەرێم لەم حکومەتەدا گۆڕانکاری بەسەرداهاتوێ بەوەی کە دەوتێ عادل عەبدولمەجید دۆستێکی دێرینی کوردە و جێبەجێکردنی پشتی کوردیش لەم پرۆژە یاسایەدا هەر بۆ خۆی نیەتێکی باشی ئەو دەردەخات یعنی ئەمە وانە
ئەزانی چی خۆی ڕاستە عادل عەبدولمەهدی یعنی ئینسانێکی واقعیە و بەڵگەی لەسەر ئەوەی کە ئینسانی واقعیە دوو جار ئیستیقالەی داوە کە بینی وەزع سیاسیەکان بە ئاراستەیەک دەڕوات کە عەدالەت نییە ئیستیقالەی دا. هەندێک کەس دەڵێت ئەمە ڕاکات لە بەرپرسیاتی نەخێر ئینسانێکی واقعیە دەیبینێت ئەو هێزە لەو بەقووەترە و ئاراستەکان دژی دەستور ئەڕوات ئیستیقالەیدا. ئیستا وەکو ئاماژەم پێ کرد وەزعی ناوچەکە گۆڕاوە و هەروەها ژنەبی سەرۆک ئەو لۆبی سیاسی و دیپلۆماسی دروست کرد لەگەڵ ئەمەش کە عادل عەبدولمەهدی خودی خۆیشی ئینسانێکی معتەدیلە بەڵام ئایا 100% خاوەنی بڕیارە بە ئێمە واقعی بین بڕیارەکان بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقە بڕیاری سەرۆک نییە بە پێی پێرەوەی ناوخۆی عێراقە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی عێراقە و هەندێک لە مەسەلەی بوجە دەسەڵاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە لەگەڵ وەزیری دارایی هەندێک جار نەخێر ئەنجومەنی وەزیرانە بەڵام بە شێوەیەکی گشتی من دەڵێم ئەگەر کورد یەکریز و یەک دەنگ بوو و ئەو بوونی لە بەغدا لۆبیەکی فشاری دروست کرد کام فشار دەستوری ناوخۆیی و یعنی نێودوڵەتی ئەو کاتە ئەمە دەبێتە فاکتەرێکی ئیجابی لە جێبێجێکردنی ئەو بڕگایە. باشە دکتۆر یعنی ئێستا ئەوەی کە ڕوونە خاڵەکانی هەرێم وەکو پشتی هەرێم یعنی لەم بودجێدا پەسەند کراوە یعنی ڕێکارەکان چین دوای ئەمە میکانیزمەکان چین بۆ ئەم پرۆژە یاسایی وەکو خۆی جێبەجێ بکرێت یعنی چی تری ماوە بۆ ئەوەی کەم پرۆژە یاسایە بکرێتە بواری جێبەجێکردنەوە و فعلا ئەو موچە بودجەی کە بڕیار داوا بێت هەرێمی کوردستانەوە بەسەر فەرمانبەراندا دابەش بکرێت. ئەگەر یعنی فشاری سیاسی بەکار نهێنرا لەسەر عادل عەبدولمەهدی و ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی کە خۆی بدزێت یعنی وەکو دەوڵەتی حکوومەتی عێراقی لە جێبەجێکردنی بڕگەکان هەنگاوەکان بەو شێوەیە فراکسیۆنە کوردستانەکان بەردەوام بن لە یەکریزی و یەکدەنگی بۆ ئەوی بەدواچوون بۆ جێبەجێکردنی بڕگەکانە و حکوومەتی هەرێم 250,000 بەرمیلەکە هەناردە بکات و بەغدا موچەکە بنیرێت جگە لەمەش خاڵێکی زۆر گرنگە وەکو ئەمەژەم پێکرد دەبێت ئەو لۆبیە بەردەوام ڕاستە جەنابی سەرۆک ئەو لۆبیەی دروست کرد سیاسی و دیپلۆماسی بەڵام دەبێتش بەردەوام بوونی ئەم لۆبیە لە ڕێگەی فراکسیۆنەکەواتە ئەرکی فراکسیۆنە کوردیەکان بەدیاریکراوی چییە یعنی بۆ نمونە ئەگەر لە بڕگەیەک لە بڕگەکانی ئەم بودجێدا کێشە دروست بوو وەکو خۆی جێبەجێ نەکرا فراکسیۆنە کوردیەکان دەبێت لە باشترین حاڵەتدا چی بکەن بە شێوێکی یاسایی بەرگری لە جێبەجێکردنی ئەو بڕگەیە خۆی یاسایە یعنی خۆی یاسایە پێویستە یاسا لە عێراق ڕێزم هەیە یعنی باشە ڕوونە دەستوری عێراقی دوو بڕگەی لێ جێبەجێ کراوە تشکیلکردنی حکوومەت و تشکیلکردنی پەرلەمان و ئەوەکانی تر هیچ جێبەجێ نەکراوە بۆیە ئەڵێم ئەمڕۆ ناوچەکە لە دۆخێکی تازەیە و هەروەها شلایەنەکانی تر ڕاستە مزایدەی سیاسی هەیە بەڵام وەکو ئەوەی کە لە خولی ئێمە نەبوو یەکریزی کوردش ڕێگە نادات بەوانەیە کە زیاتر مزایدە بکەن بۆیە دەڵێم بە دواچوون بۆ جێبەجێکردنی بڕگەکان جگە لەوەی کە بە دواچوونێکی یعنی لۆبێکی یاسایە لەگەڵ ئەمەش بەردەوام بوون لە لۆبێکی سیاسی و دیپلۆماسی. باشە بابەتی ژمارە و داتای فەرمانبەرانی هەرێمی کە بۆ لەو کێشانەی کە لە ماوەی ڕابردوو بە درێژایی لەناو حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا جێ مناقەشە و مجادلە بووە یعنی ئەم بابەتێک لا کراوەتەوە بۆەوەی کە کار ئاسانی بکە بۆ ڕەوانەکردنی ئەم بەشە بودجەیە ئەمە دەبێت گفتوگۆ لە نێوان دوو حکوومەتەکە چونکە ئێمە یەکێک لە کێشەکەورەکانمان ئەوەیە کە ئەو ژمارە کە لایەنە تقریبا 660,000 شتێکی ئەوها لای ئێمە چونکە خەڵکی کوردستان تعیین کراوە دەرەوەی ئەو بەشێکە حکوومەتی عێراق لە بودجە تهدیدی کردووە نزیکەی 1,200,000 تقریبا دوای بایۆمەتری بۆیە دەبێت گفتوگۆ بکرێت چۆن حەساو بکرێت و بچی شێوەیەک ئایا حکوومەتی بەغدا ئەمە بە گفتوگۆ چارەسەر ئەکرێت چونکە ئەمە ڕقمێکی فعلیە تۆ بندیوارت نییە ڕقمێکی فعلیە ئەوەندە فەرمانە ڕاستە تۆ لە دەرەوەی بودجە تعیینت کردوون بەڵام ڕقمێکی فعلیە ئەوە بە گفتوگۆ ئایا ئەینێرێت و یان حکوومەتی هەرێم باقیەکە تەزدید بکات ئەوە دەبێت بە گفتوگۆ لە نێوانی دوو حکوومەت گفتوگۆ تەنها بەسە بۆم بابەتەیە خۆ دەبێت بۆ نمونە دەقێکی یاسای پاڵپشتی ئەوە بکات کە فعلا یعنی ئەو ڕێژە و داتایی کە هەیە یعنی میکانیزمێکی بۆ بدۆزرێتەوە کە وەکو خۆی سابت کرد لەیان حکوومەتی عێراقیەوە خۆی ئەزانی چی بودجەکە پەسەند کرا و دواترش ئەو دەڵێت موچەی فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان ئەمە خودی خۆی عربكة قالت بعربي دليت سكت النص عنه يعني تحديد انك الشصت يعني 1,200,000 كواتا ما دام سكت النص عنه إلاستيكا يعني مطاطية إلاستيك يعني لاصقية
بە پێی پەیوەندیەکان بە پێی گفتوگۆکان چارەسەرێکی بۆ دائەنرێت ئەو کاتە ئایا ئەو فشارە سیاسیە زۆر لەسەر عادل عەبدولمەهدی و ئەنجومەنی وەزیرانە یان ئەتوانرێت چارەسەری بۆ بدۆزرێتەوە ئەمە هەمووی بە گفتوگۆیە. باشە جیاکردنەوەی مەلەفی نەوت دەوتێکێکە لە خاڵەکان بۆی کە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ینی ئەگەر 250,000 بەرمیلەکەش ڕەوانەی بەندەری سۆمۆ نەکات حکوومەتی عێراقەوە هەر بە پێی یاسا دەبێت ئەم بەشە بودجەیە ڕەوانە بکات یا ئەمە بۆ نمونە ینی ئەمە چ کاتێکانی حکوومەتی عێراق ئەمە دەکات لە پێناو چیدا ینی ئەمە دەکات کاتێک کە بۆ نمونەوەتەکە ڕەوانە نەکەی هەور ئامادە بێ ئەم بەشە بودجەیە بنێرێت ئەمە چۆن ئەم بابەتە ئەخر لەبیرت نەچێت دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێم 250,000 ڕەوانە عەفوان هەناردە ناکات باشە بەشی هەرێمی بودجەی هەرێمی کوردستان نانێرێت تەنها مولزەمە بە موچە خۆ بودجە تەنها موچە نییە جیاوازار دیکەن نەکو جیاوازە موچە بەشێک لە بودجە باشە بودجە تەنها موچەی تیا نییە مەبلەغی ئیستثماری تایە مەسەلەن بۆ نمونە پەرێبێدانی هەرێمەکان پارێزگاکانە عەفوان هەندێک پرۆژەی استراتیجی هەیە بۆ نمونە هەندێک قەرز هەیە دانراوە بۆ نمونە بۆ کەرتی طبعا ئەو قەرزانە بۆ عێراق دەدرێت بە هەرێمی کوردستان شتیایە بۆ نمونە قەتاعی تەندروستیە کە هەرەبا ئەو کات ئەمانە دەبڕێت بەڵام ئەمە زۆر خاڵێکی ئیجابی وەکو باسم کرد کە ئەزلی کردووە فەصلی کردووە ئەگەرش یعنی کێشەیەک دروست بوو ئەو مولزەمە بە قوتی خەڵکە بە موچە بەڵام مولزەم نییە بە باقی بودجەکە ئەی بڕێت بەس موچەکە نابڕێت ئەوە مهمە خاڵێک زۆر گرنگە دەڵێت 1500 ملیارد دینار بۆ زیندانە سیاسیەکان و شەهیدەکانە بەڵام بزانێت نەسەکە چۆن هاتووە دەڵێت لە ڕوبعی ئەخیری ساڵەکە وعند توفر الفائض يعني كواتا تو ب 56 دلار حسابي كردوا اگر نرخي نوتك زياتر بو فائض دروس دبيت يعني زياله او داهات ابيت او كاتا صرف دكريت ومع مراعاة اقليم كردستان يعني بشه هريمي كردستان عادات لبنصية او نص مطاطية براسي حسب كردوا با أخير ربع صالك وعند توفر الفائض يعني زاهاتك زياتر بولا نرخي نوطو بصندوق اتحادي مع مراعاة إقليم كردستان يعني مطاطية أما شيء إشكال دروس كابا ديالك يعني ما في أو خلقة ما في الشهيدة كان ما نزندان السياسة كان إيما لخولي سيهم نصك من بسنت كدبيت باريس زندان السياسي كان وهروها الشهيدة كان بخرت سر حكومتي اتحادي قانجازي شهيدة كان مان قانجازي زندان السياسة كان مان بو چونك او امتيازانا كددريت للاين حكومتي اتحادي زور زياتر لويك ايما بحكمي اويك ايما خوتزاني يعني ده صلاة مان محدودة بويا بهمو فراكسيون كان بسن بانكت كدبيت بچيت سر حكومتي اتحادي لستكان هموي تشيك بكريت وبخريت دبيت السيادي بو چونك ايمه كيش كمان هي بكاك ارسلان باشا سيادي كان زورة يعني تو همو بنمونه يعني تشي هنا اقراض الموظفين الذين حرب داعش يعني من بفستم يعني بنمونه لخولي رابردو اواني اواركان يعني بنمونه همو قرض كان كنا ادرى بهريمي كردستان تو اوا هموي ليكرا وتشي دمينت لبوجكا كما انجار باشا هريمي كردستان دديت بويا يعني اما زمانتي موچي پێشمەرگە و فەرمانبەرەکان ئەمە لە ئەولەویاتی ئێمەیە بەڵام جیوەکەی ترینە والله سیادەکە زۆرە و ئەمەش تەسیر دەکات لەسەر ئەو بەرەپارەیەک دەمێنێت کە دەبەش دەکرێت لەسەر هەرێم و پارێزگاکانی عێراقی باشە ئێستا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرژەوەندیەتی پابەندی مەرجەکانی پرۆژە یاسای بودجەی عێراق بێ بۆی کە بۆ نمونە 250,000 بەرمیلەکە ڕەوانە بکات یاخود وەکو پێشووتر کە مەسەلەی ئابووری سەربەخۆ خۆی بە سەربەخۆنەوە بفرۆشی ینی لە ئێستادا لە کامیان بەرژەوەندی حکوومەتی هەرێمی کوردستان دەبەوەی کە جێبەجێ بکات طبعا بابزانيت حكومة عراقي بشوكي سياسي أبوري كردستاني ليدا شون شو كتو كبوجة بريت أو كاتشلل دهنيت بدا مدزقا كان كتو بوجة بريت كواتا بويتا يكم سروكي أنجمني وزيران لهمو جيهان ويكم حكمة لهمو جيهان قوتي فرمانبري دولتي خوي دبريت أما دبيت واضح بيت كواتا بشوكي سياسي لأبوري كردستاني دا قانجازي هريمي كردستان استا خوي طبعا يعني دراستي كردوا اساي كردني بيوندي كان اما وكو هريمي كردستان اگر
ئەو دەسەڵاتانە کە لە دەستور دراوە بە هەرێمی کوردستانە قانجازمانە بەڵام دووبارە تەکید لەسەر خاڵێک دەکەم تەنها دەموچاوەکان گۆڕاوە دوای 2023 جۆری تەعاملکردن لە بەڕێوەبردننی دەوڵەتی عێراقی مرکزیە هێشتا لە کاتێکە تۆ لە دەستوری عێراقی دەڵێت ئیتیحادی فیدراڵی بەڵام ئەوان ئەو دەسەڵاتانە کە لە دەستور هاتووە کە دراوە تەنها بە هەرێم هەندێک کەس دەڵێت بەس بۆ هەرێم نەخێر زۆر دەسەڵات دراوە بە پارێزگاکان و بە هەرێمەکان یعنی ئەگەر هەرێمێکی ترش جگە لە هەرێمی کوردستان ئەو دەسەڵاتە پێ ئەدرێت بەڵام بەداخەوە بە نسبەتی هەرێمی کوردستان شەری سیاسی و ئابووری لەگەڵ کرا بۆ ئەوی ماف ئەو دەسەڵاتە پێ نەدرێت و بە نسبەتی پارێزگاکان یاسای 21 کە ئێمە پەسەندمان کرد لە پەرلەمان عێراق کە دەسەڵات دەدات بە پارێزگاکان تەجمید کرا کەواتە ئیسباتە لەسەر قسەی من ئەوان دەیانەوەی حکمێکی مرکزیە لە کاتێکە دەستور دەڵێت ئیتیحادی فیدراڵی ئێمە وەکو هەرێمی کوردستان پابەندی ئەم نەسەیە وەلا قانجازمانە چییە کەواتە تۆ یاسا سەروەر دەبێت دەستور جێبەجێ دەکرێت قانجازی کورد دەستور جێبەجێ بکرێت چونکە مافەکانی لەناو ئەم دەستورە چسپاوە بەڵام بەداخەوە تا ئەمڕۆ جێبەجێ نەکراوە باش ئەگەر حکومەت هێرم وای کرد لە ڕووی بابەتی ئەوەی کە پێدەوتی ئابووری سەربەخۆ لە چەند ساڵی ڕابردوودا ینی سەرگی حکومەت هەوڵێکی باشی بۆیەوە ئەمە بۆ خۆی لێدانیە لە ئابووری سەربەخۆ نەخێر بڕینی قوتی خەڵکی کوردستان بە شەفەهی بەبێ بەڵگەی یاسایی ئەمە کێشەیە بەڵام هەرێمی کوردستان لە بیرمان نەچێت ئابوووریەکەی بەهێز دەبێت ڕۆژ بە دوای ڕۆژ چونکە تۆ یعنی بودجەکەت بۆیەت ئەو کاتەش تۆش ئەو پرۆژانەکە هەتە جێبەجێ دەکەیت ئەو کاتە ئەو هەموو پرۆژانەی ئیستثمار و پرۆژەکانی ترش جێبەجێ دەکەیت بەڵام ئەو کاتە حکومەتی عێراقی ڕێگر نابێت لەوەی بۆ منە ئەو بەشە زیادەنەوەی کە لە 250 کە زیادە هەرێم سەربەخۆ بیفرۆشێ بە وڵاتانی دراوسێ بۆ بەندەرەکانی جیهان باش شتێکی پێ بڵێم مادەی 112 دەستور ئەمەی عیلاج کردووە باشە لە ڕێنەسی ئەم بودجێ دەڵێت 250,000 بۆ لە ڕێگەی شەریکەی سۆمۆ خۆی تەحدیدی کردووە 250,000 لە حاڵەتێکش ئەگەر نای کاتش ئەو نەمولزەم نابێت بە پێدانی بودجەی هەرێمی کوردستان بەڵام مولزەمە بە پێدانی موچەی پێشمەرگە و فەرمانبەر ئەمە طبعا دوای چی هاتووە دوای کالکولیشن یعنی حسابێکی ورد بۆ کراوە اینجا ئەو نەسەدانراوە باشە کەواتە قانجازی هەردوولا باشە دکتۆر ینی سا پرسیاری گرنگ لێرەدا ئەوەی کە ڕوونە تاکو ئێستا لە قسەکانی جەنابەت کە پشکی هەرێم جێگەی کراوە و حکومەتی عێراق نێسپاکیە بێت ئەم بودجێ دەنێرێت یعنی چەندێکی پێویستە بۆ ئەوی ئەم بابەتە بچێتە باری جێبەجێکردنەوە ینی هەوڵاتیان لە ڕاستیانی چاوەڕێی ئەم بابەتن ینی بەپێی ئەو ئەزمەی کە لە بەغدا بە ڕێزلک و ئەندامی پەرلەمان بینیوتە دەبێت لە ماوەی چنێکدا ئەم پرۆژە یاسایی خۆی جێبەجێ بکرێت خۆی دەبێت دوای 15 ڕۆژ پەسەند بکرێت لەلایەنی طبعا ماوەکەی within یعنی خلال ئەم ماوەیە و دواترش تقریبا لە سەرەتای مانگی سێ دەچێتە بۆ ڕێجێبەجێکردن چونکە کاتی دەوێت بۆ ئەوەی ئیجراعاتی تەشریعی تەواو بووە لە پەرلەمان ئەوەی مابوو سەرۆکی کۆمار ئیمزایی دەکات اینجا دوای ئیمزاکردنی هەندێک ڕێوشێنی یاسایی بۆ جێبەجێکردن ئامادەکردن بۆ جێبەجێکردنی ئەم تقریبا سەرەتای مانگی سێ دەبێت ئەگەر بۆ چۆنی شخصی باش ئەگەر مانگی سێ پەسەند کرا ینی دەبێت حکومەتی عێراق لە مانگ خۆی پەسەند کرا باشە جێبەجێ بکرێت یعنی دەتوانین بڵێن ڕێوشێنی یاسایی خۆی تەواو کرا باشە کەواتە دەبێت حکومەتی عێراق لە مانگ یەکەوە موچەکە بنێرێت خۆی طبعا 2009 خۆی پرۆژەکە ناوی پرۆژە بودجەی یاسای 2019 ڕوونە باشە پرسیارێکی دیکە ینی بۆ نمونە حکومەتی عێراق پابەند دەبێت بە موچەی سێ فەوتاوی ساڵی ڕابردووی فەرمانبەرانی ینی لە پرۆژە یاساکەدا باسی ئەم بابەتە کراوە ئێستا ینی بابەتی گەرمی ڕۆژەوەی کە بۆ نمونە حکومەتی عێراق سێ موچەی فەرمانبەرانی ناردووە بەڵام حکومەتی هێرم دابەشی ناکات ئەم بابەتە وایە عفوا ئەگەر پرسیارەکە دووبارە بکەیتەوە لە ساڵی ڕابردووی ینی ئێمە سێ موچەی فەرمانبەران فەوتاوە تاکو ئێستا وەرنەگیراوە دەوتێت حکومەتی عێراق ئەم سێ موچەی ناردووە بەڵام حکومەتی عێراق هەرێمی کوردستان پابەند نییە بە دابەشکردنی ئەم بابەتە وایە موچە هاتووە من طبعا زانێرێکی تەواوم نییە بەڵام پێم وان نییە کە نێدراوە دووش ئەگەر نێدراوە ئەعلان دەکرێت یعنی شتی شاراوان نییە بەڕاستی سیش حکومەتی هەرێمی کوردستان لە قانجا یعنی قەت ئەوەی نەکردووە گەرپارەی نێدراوە و نەیدات بە هاوڵاتی خۆی یعنی ئەمە دەبێت ڕوون ببێتەوە ڕاستە هەندێک حملە زۆر گەورە کرا دژ بە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان هەوڵی سندنەوەی متمانەی هاوڵاتیان لە حکومەتەکەیان بەڵام لەخوا بەزە بە شکستی هێنا چونکە هاوڵاتیان پشتی حکومەتەکەی خۆیان بەس بۆیە حکومەتی هەرێمی کوردستان ئەوێ پاداشتی ئەم دڵسۆزی خەڵکی کوردستان بدات
بەڵام دووبارە دەڵێمەوە خاڵێکی زۆر گرنگە دەبێت بیزانین هەموو شتێک بە یاسا کراوە بەڵام چاوەڕێی جێبەجێکردن ئەو مەکینە سیاسیە کە ساڵانی ڕابردوو کە نەیهێشت ئەو بەرگەدە سووریانە کە لەناو پرۆژەی یاسای بوجە پەسەندمان کراوە جێبەجێ بکرێت هەم دەستی پێ دەکات یان بێدەنگە بێت بۆ ئەوی موچەی خەڵک بگاتە دەستی ئەوە دەبێت باشە کەواتە ئەگەر با ئێسایانی وادا بلین ئەگەر ئەم موچەی ئێستا هات بێت یعنی هیچ مبڕێرێک هیچ کارتێکی بەدەستەوە ماوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە پاشەکەوتی موچەلا نەبات یعنی دەستی حکوومەتی هەرێم لە ڕۆواڵات دەکات کە لەمە بەدوای ینی پاشەکەوتی موچە نەیەڵێت من ئەوە ئەڵێم ئەمە ئاعتیماد دەکات لەسەر کام لەست حکوومەتی ئیتیحادی ئاعتیمادی دەکات 660ەکەیە یان ئەوە طبعا من تەفسیرێکی یاسایی دەڵێم بۆی بیزانی بەڵام ئەمە دووبارە دەڵێمەوە ئاعتیماد دەکات لەسەر گفتوگۆ لە نێوانی دوو حکوومەتەکە ئایا کام خۆی طبعا نووسرا بوو بوجەی پێشمەرگە و فەرمانبەرەکان باشە کام قائیمەی پێشمەرگە ئاعتیماد دەکات کام قائیمەی فەرمانبەرەکان ئاعتیماد دەکات 1,200,000ەکە یان تقریبا 660,000 شتێکی وایە ئەگەر 1,200,000ەکە بێ حکوومەتی هەرێم کێشەی نابێت ئەو کاتە بەڵام ئەگەر 660ەکە ئەی کێ موچەی ئەوانەی تر بدات ئەمە دەبێتە کێشەیەک بۆ پێدانی موچەی دەوتێ بۆ منەوە پارێکە لەلایەن ئەمریکا بۆ ێزەکانی پێشمەرگە دێ وەزائیدەن ئەو داهاتی کە حکوومەتی رەمنا خۆداهەتی دەتوانێت ئەو جیاوازێ لا ببات یعنی ئەمە دەبێت حکوومەت خۆی ڕوونی کردەوە من ناتوانم نەجاتی حکوومەت قسە بکەم بەڕاستی دەبێت بە شێوەیەکی یاسایی ڕوونی کاتەوە بۆ خەڵک ئەتوانێت یان ناتوانێت ئەمە من ناتوانم نەجات چکە من وتەبێژی حکوومەت نیم بەڕاستی ئەمە دەبێت بە داتە بە زانیاری پیشانی خەڵکی کوردستان ئەگەر لاسە مەحەڵە ئەوە بوو دەبێت ڕوونی کاتەوە بۆ خەڵکی کوردستان ئەگەر ئەتوانێت ڕوونی کاتەوە ئەگەر ناتوانێت شڕوونی کاتەوە بەڵام من دەڵێم ئەگەر بەغدا لەسەر کام لەست ئەینێرێت ئەمە تهدیدی دەکات کێشە دروستە بێت یانە لەسەر 660ەکە یان لەسەر 1,200,000ەکە بە نسبەتی پێشمەرگەش بە هەماشتە چونکە دوای بایۆمەتری زۆر واضحە ژمارەکانە لەسەر کام لەست ئەیدات ئەمە تهدیدی پاشەکەوت دەمێنێت یانە باشە من لە کۆتایی بەرنامەکە نزیک دەمەوێت دوا کۆتا دوا سەرنجە سەر کۆی تەوەرەکە پێم بڵێیت شتێکم ما بیڵیت من دەڵێم دەبێت ڕاستیەکان بە خەڵکی کوردستان بۆترێت بەڕاستی یعنی بۆ نمونە زۆر خەڵک دەڵێت تۆ بۆ ئەوەن دەڕەشبینی بێڵە ئەو خەڵکە تۆزێک دڵی خۆش بێت من نەخێر دەبێت واقعەکانیان پێ بڵێم دەبێت پێیان بڵێم زۆر پیرۆستان بێت پەسەندکردنی ئەم بوجەیە بەڵام لەگەڵ ئەمە دەبێت جێبەجێکردنیشی زۆر گرنگە بۆچی من پێ بڵێم 100% و موچەکەت هێت و ئەو بچێت قەرز بکات یان هەندێک شت توش بێت دواتر موچەکەی بۆ نمونە لا سامحەڵڵا هەرچەنش ئەوە ئینشاءالله ئەوە نابێت نایێت و ئەو کاتە تووشی کێشێ بێت دەبێت ئێمە بە واقعانە قسە بکەین بۆ خەڵکی کوردستان بە یاسا بە منطق و بێشی بڵێن ئەمە هەیە و ئەمە هەیە بۆیە ئێمە علمی غەیبمان پێ نییە بەڵام بە پێی ئەزمموی خراپی يعني او تعاملي كحكومه عراقي تعامل كرد لەگەڵ فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان پێی دەڵێن پەسەندکردن زۆر گرنگە بەڵام مهمیشە جێبەجێکردنە ڕاستە جیا کردوتەوە فعلا يعني حکوومەتی هەرێمی کوردستان نەوت بفرۆشێت نەفرۆشێت بە پێی ئەو یاسای دەڵێت حکوومەتی ئیتیحادی مولزەمە بەناردنی موچە بەڵام ئەینێرێت ئەمە دەبێت ئێمە کۆتا پرسیار لە ماوەی 1 دقیقە بۆ نمونە ئەگەر ئەم بودجێ ینی نهات ئەم پشکی هەرێمە دەبێت فراکسیۆنە کوردیەکان دوای هەوڵیان چی بێت لەو ڕۆوە والله دەبێت دووبارە دەڵێمەوە یەک ریز بن یەک دەم بن ئەوە یەک دووش لۆبێکی سیاسی و دیبلۆماسی ناوخۆیی لەگەڵ هێزە عێراقیەکان کە خودی خۆیان ئەگەر لا سەمەحەڵڵا فشاریان خستە سەر و نێودەوڵەتی لەسەر سەفارەتەکان و سێش شکات بکەن لە مەحکەمەی ئیتیحادی چونکە وا بزانن نەسەکە ڕوونە ئەم جارە دەڵێت ئەگەر حکوومەتی هەرێمیش نەینارد دەبێت مولزەمە کەواتە بەو شێوەیەش بەڵگەیەکی یاساییان هەیە کە بتوانن پەنابەرن بۆ مەحکەمەی ئیتیحادی زۆر سپاس بۆ دکتۆرە شواقجاف ئەندامی خولی پێشی پەرلەمانی عێراق سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت سپاس بێناوێت بینەرانی بەڕێز و خۆشەویست تا تەوەرێکی دیکە و بەرنامەیەکی دیکە شاد و بەختەوەر بن